باش ما وصل لێرەدا ئەگەر بێت و سیاسەکانی کورد سربەخۆیان ڕاگەن پێ وانە شیعەکان لە ئێرانەوە یان ئەوانەی کە لە عێراق دەتوانن بەکاری بێن بە ئاسانی حەشدی شعبی بەگشت کووردا بکەن؟ جا با بەگژیا بکەن، باشە با بەگژیا بکەن، یعنی چێوانەوە فەرەز ناش حەشدی وەحشی هاتنەوە بە کیمیاویەکەی زمانی کۆنەوە. کورد ساڵەهای ساڵە دژی هەموو داگیرکەرێکی تر وەستاوەتەوە، هیچ کەسێک نەیتوانیوە لە خاچی کوردستانە بمێنێتەوە بتوانێت حکمیشی بکە و خۆی خۆشەویستکە لای خەڵکەکە. کابرا چۆن بە سفەتی داگیرکەر دەتوانێت بمێنێتەوە لەناو ئەو شەعبەیە، لەو شاخ و چێوە عاسیانەیە، ئەو پشوو درێژەی کورد و ئەو خەبات جێڕیەی کورد. حەشدی شەعبی ئەتوانێت چی بکە؟ ئێران ئەتوانێت بیوروژێنێ، بەڵام ئێران ناتوانێت ڕێگای لێ بگرێت. ئەگەر ئیرادەی نیشتیمانی خۆمان بەقووت بێ، هی کورد خۆی بەقووت بێ، برێتەوە ڕایەگەێنی وەکو غەزەل لێ دێ، مقاومەی دوسێ جار شەڕەکەیت و مەجبورە بن ئیعترافت پێ بکەن. بەڵام ئەگەر تۆ چاوەڕێی ئەوەی بکەیت، دەوڵەتێکی کوردی دروست بکەیت لەسەر حسابی دراوسەکانی تر و مافی خەڵکی تر، خەڵکەکەی تریش لێت قبوڵ ناکەن. پاشان ئەگەر ئێمە چاوەڕێ ئەوە بکەین کە ئەبرایکی عەرەبی بەغدادی بۆمان موافق بێت تا دەوڵەتێکی کوردی دروست دەبێ، هەمومان چاومان سپیە بە شتیوان ڕوونادا. ئەو کابرا ئێستا کابرای شیعە لەسەر حکومە، ئەو چاوی بەرایی نایە تۆ داقوق و تووس خورماتی بگریتە بەردەست و بڵێ وڵا کاکە من حکمی وڵاتای خۆمەکەم، مەخمور دیبەگەی خۆم بەدەستەوەیە. لەبەر ئەو چۆنەوە اعترافش پێ لێرە بابەتێک دێتە پێش. کوردستان مەبەستم باشووری کوردستانە چمانەوەی لەگەر عێراق یان سربەخۆی بێت، ئەخر بەم پەرش و بڵاویە کوردستان دەگا بەکوێ؟ چۆن دەتوانن بابەتێکی گرنگ بوژێن؟ باشە ئێمە لە ساڵی 1925 جەمیل مەدفەعی ئەوەڵ وەزیری دیفاعی عێراقی هەڕەشەی لە کورد کرد و هات سلێمانی قەسف کرد. ساڵی 1925 هێشتا عێراقی ئینگلیزیەکە بۆ خەریتە ئینگلیزی ئیستیعماریە و هێشتا وڵە بوو، وەکو هێلکە هێشتا کلسەکەی خۆی نەگرت بوو، هەڕەشەی کرد و برا. لە ساڵی 1925 هەڕەشەمان لەسەر، ئێستا هەڕەشەی ئەبوو عەزرائیل و خەزعەلی و فڵانی و حەشدی وەحشیمان هەر لەسەر نییە. هەڕەشەی خۆی بەهار بکە، تۆ وجودی خۆتت دروست کردووە، بەس ئێستا وجودەکە خۆی کلۆر بووە، کلۆر. درەختێکە دروست کردو، درەختەکە گەندەڵە بێ، مؤسساتە دروست کردو، مؤسسەکانە بێ قیمەت کردوون، یاسا دەرکردو، یاساکە و کەسەی واژۆی کردووە باوەڕی پێی نێو شەقی دێڵداوە. تۆ بێ ناوخۆی خۆت بە قووەت کەیتەوە، ناوخۆ بە پارە ناگیرێ، ناوخۆ بە قەناعاتی خەڵکەکە دێتە پێشەکە ئەمە مؤسساتە دروست دەکرێت، یا گەڕە لاوژەیەکە و ئەڕوا بەڕێوە یەکێک مەتەڵێک هەڵەهێنێ وڵا ئەمە مەتەڵێکم داناوە بزانم چێ بۆم حەلەکە کە پێڵن دەوڵەتی کوردی. یعنی بە قسەی جەنابت بێ خەڵک متمانە بە سەرکردە سیاسەکانی کورد نەماوە؟ متمانەی بە تاکید پێ نەماوە، متمانی لە شووە پێ بمێنە کە 25 ساڵە کارەبای تەمین نەکردووە. برا ئەو هەموو دەرمانە ئەکسپایرەکە دێتە وڵاتەکەوە.